عزیز بەردەوامی لەگەڵتان ئەمڕۆ قسە لەسەر ئەنجومەنی ئاسایش و بودجەی ئەنجومەنی ئاسایش دەکەین. کاک شێرزاد دێمە لای تۆ. بۆچی خراپە کە وەکو هەموو وڵاتانی دنیا وەکو دەبینی بۆ نمونە من چەند نمونەیەکم لە CIA مان هەیە، بۆ نمونە هەواڵگری کەنەدامانەیە، CSIS مان هەیە، هەواڵگری ئیسرائیلمان هەیە، مۆساد، هەواڵگری ئەڵمانیامان هەیە، BND، رووسیامان هەیە، FSB. بۆ خراپە دەستگایەکمان هەبێت بە ناوی دەستگای ئەنجومەنی ئاسایشەوە. ئەمە لایەنێکی قسەکانمە. و ئەو ڕۆژە پەرلەمانتارێکی کوردستانی بە منی وەدوتی ڕۆژانە ئەم دەستگایە چەندین مەترسی دەرەکی لەسەر هەرێمی کوردستان پوچەڵ دەکاتەوە. کەواتە بۆچی هەمیشە دەبینی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن ڕخنەکانیان زیاترە تاوەکەوەی قسە لەسەر حقیقەتەکانیش بکەن بە گوێرەی قسەی پەرلەمانتارەکانی دەسەڵات و بەرپرسانی دەسەڵات. لە بیدایەتەوە باسی ئەوم کرد کە ئەم ئەنجومەنە پێویستە بۆ هەرێمی کوردستان دژی نەبووم. من ئێمە وەکو ئۆپۆزیسیۆن لەگەڵ ئالیەتی هەڵبژاردن و ئەو یاسایی کە بۆی دانراوە لەگەڵ ئەوەیان ئێمە ناتەباین بەڕاستی. من حەزەکەم پێشەوەی بێمە سەر ئەمە یەک شتێک باسکەم پێم وایە بە هیوان بەغەڵەت تێگەیشتێتم لە کاک فازڵ کە باسی ئەوەی کرد وتی ئێمە پرسمان کردووە، ینی پرس بەلایەنەکان کراوە بۆ ئەم ئەنجومەنە، بەڵام ئەوەی ناو پەرلەمان فراکسیۆنەکەی یان نەکردو نازانم. من وا شتێکی وا تێگەشتم بە هیوام ئەوە نەبێت هەرێستا مەبەستەوەی کاک شێرزاد کە ئەڵێ پرسمان پێ ئاگامان لێ نەبووە لە مناقەشەی ساڵی ڕابردووی بودجە تەبعەن ئەم باسە هاتە پێشەوە هەتا ئاخری چکەی لەگەڵ ڕێزمەهاڵێم چکەی پرۆژە یاسای بودجە کە ڕەبتی بە خۆیانەوە هەبوو مناقەشەیان لەسەر کردووە. ئەوەی ڕەبتی بە خۆیانە نەبوو حەزیان کرد گاڵەیەک لە ڕاگەاندن دروست بکرێکێک لەوانە ئەم ئەنجومەنی ئاسایشە بوو چوونە دەرەوە بایکۆتیکردنەوەکە. کاک شێرزاد ئەوەشت بۆ بکەم بە پرسیارێک زۆر جارەوەش بە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بەوە تۆمەتبار دەکەن دەوترێت کە لە پەرلەمان تا قسە لەسەر بودجەی ئەحزاب کرا بێدەنگ بوون و هێشتیان ئیشەکەوەکو خۆی بڕات چووکە قازانج و بەرژەوەندی خۆیانی تیابوو. ئەمە قسەی لایەنەکانی دەسەڵاتیشە، بەڵام کە دێتە سەر باسێک کە خۆیان بەدڵیان نییە وەکو کاک فازڵ وتی هەڵای ڕاگەیاندنی لەسەر دروست. خۆی خەتای ئێمە نییە کە بودجە دانین، بودجە کە دانرێ خاڵ بە خاڵ دانرێ، خاڵی ئەوەی کە دێتە سەر بڵین ئەحزاب یا دێتە سەر بودجەی ئاسایش یا باسی ئەوە، ینی خاڵەکان وایە کەیتە سەری ئەبێت چاوەڕێ بکەی کە گەیشتاوە خۆزگە بە ئەوەی کە کاک فازڵ باسەکان لە پێشەوە وایە ئێمە لە پێشەوە کاتە قسەمانە کرد و موقیفمانە بوو لەسەر ئەو مەسەلەیە. ئەوە لەسەر ئالیەتی ئەو کەسەیە کە بودجەکە دانێ و خاڵبەندی خاڵەکان ڕیزەکە. دوای ئەوە ئێمە لەگەڵ هەرگوو باسم کرد لەگەڵ یاساکە ناوەڕۆژی یاساکەیانین کە ئەو یاسایە پێمان وایە یاسایەکە ئێستا خزمەت بە ئەم مەرحەلەی ئێستای میلەتەکەمان ناکە. مەسەڵەن هەندێک خاڵی تایە بەڕاستی ئەوەی کە باسمان کە باسی مراقبەکردنی هەموو پەیوەندیەکانی خەڵک ئەو باسمان کرد لە سنای مۆسەری مەسەلەی خاڵێکی تایە لە وابزان مادەی سێمە لە خاڵی هەژدە مایڵە مسۆگرتنی ئاسایشی بارگا و پێکاتەکانی پێشمەرگە و کۆکردنەوەی زانەری هەواڵگری و مەیدانی و استراتیژی و هەڵسەنگاندنی ئەمانە هەمویان باشە. من کە هەروەکو کاک فازڵ خۆی باسی کرد ئێمە دەسەڵاتین و حەقی خۆمانە ئەمە ئەم ئەنجومەنە خۆمان بەڕێوەی بەرین. باشە کە من ئەندامێکم لەنا ئەو ئەنجومەنیان نەبێت، هیچ دەسەڵاتێکم تیان نەبێ، ئەو سەرۆکەی کە دانراوە کە سەرۆکی ئەنجومەنەکەی ڕاوێژکاری پیان لەناو پەرلەمانەوە هەڵ نەبژێراوە. من جارێککە ناتوانم کاتە ناو باینکەم بۆ پەرلەمان ئەگەر کێشەیەکی لەگەڵ حیزبەکەی من بۆ نمونە حیزبەکەی تۆ هاوڵاتیەک دروست کرد کە باینکەم لێی پرسمەوە ئەم یاسایە کە بۆیە بە کەڵکی میلەتەکەی من نایە بەڕاستی بە کەڵکی ئەم سەردەمەی ئێستای کوردستان نایە. بۆیە ئێمە داوای ئەومان کردووە ئەم یاسایە ئێساش پێمان وایە وە سووریشی لەسەرەوە کە ئەمە ڕەهەندی نیشتیمانی هەیە کەواتە بێت لە زمنی ئەو یاسایانەی کە ڕەهەندی نیشتیمانیان هەیە بگەڕێنرێنەوە پەرلەمان ئەبێ بگەڕێتان لەگەڵەوەیە بگرێتەوە پەرلەمان و ئەمە مناقەشەی جدی لەسەر بکرێ و ڕەهەندی نیشتیمانی هەیە ئەبێ هەموو هێزەکان لەسەری اتفاق بکەن ئەو کاتە ئەم یاسایە دەربچێنێ. کاک شێرزاد کاک فازڵ لە قسەکانی وتی لەبەرەوەی سەرۆکی هەرێم لەلایەن خەڵکەوە هەڵبژێردراوە ئاساییە ئەم خۆی چاودێری ئەم دەستگایە بکات و وتیشی لەبەرەوەی یەکێتی و پارتی لە هەرێمی کوردستان دەسەڵاتن کەواتە ئاساییە کە کەس و کارمەندی لایەنەکانی تر لەناو ئەو دەستگایە نەبن. ئێمە وتیشی کام دەستگایە نیشتیمانی ئێمە وڵاتەکەمان باسی بە موسساتی ئەەکەین باسی یاسا ئەەکەین وڵاتەکەی خۆمانە. ئێمە وڵاتەکەمان وڵاتێکە کۆمەڵی یاسامان دەکردووە هەر بوو بوارانەی کە جناوە باسێکە جا ئەگەر ئەوەی کاک فازڵ باسێکە ئەگەر وایە ئەنجومەنی وەزیران بۆ دێسوێنەخوا با ئەنجومەنی وەزیران مادەم سەرۆکی هەرێم فعلەن ئەوە وایە هەفتای دەنگەکانی هێنا و حەقی خۆیەتی سەرۆکی هەرێمە باشە هەر ئەو بابێ ئەنجومەنی وەزیرانی تەشکیل کا و با بچێ لای خۆی سوێنەکەش بخۆن و ئیتر پەرلەمانمان ئەسڵ بۆچی ئەگەر وایە ئەمە دەستگایەکی زۆر گرنگە پلەکەی وەزیرە
هەموو وەزیرێک بۆ ئەبێ کە ئەبێ بە وەزیر ئەبێت لەو پەرلەمانە سوێنی یاسایی بخوا پەرلەمان دەنگی پێ بدە ئەم نە دەنگی پێندراوە نە سوێنی یاسایی خواردووە نە پەرلەمانیش ئامادەیە باین کاتەوە بۆ ناو بە قسەی پەرلەمانی شەکە کە بێت لە پەرلەمانە لێپرسینەوەی لەگەڵ بکرێ لەبەرەوە پێمان وایە ئەم ئەنجومەنە ئەبێ چاوپێخشانوی پێ بکرێ ئەم ئەنجومەناوی بێتەوە پەرلەمانی یاساکەی و هەروکو باسم کرد کۆدەنگی نیشتیمانی سپاس کاک شێرزاد دوا پرسیارم کاک فازڵ لە تۆ ئەەکەم سەبارەت بە ئەنجومەنی ئاسایش پێشەوەی بچینە سەر باسی بودجە و ئەو پارەی بۆ ئەم ئەنجومەنە تەرخان کراوە نەوشیروان مستەفا ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان لە دیدارێکی کەناڵی کێنێن داوتی ئەنجومەنی ئاسایشی نیشتیمانیان دانا کە پێچەوانەی هەموو ستانداردی جیهانیە چونکە لە هیچ جێگایەکی دنیادا ئەنجومەنی ئاسایش بۆی نییە خەڵک بگرێت و حاکمی تایبەتی خۆی هەبێت ئەم ئەنجومەنی ئاسایشە کە دروستیان کردووە ئەگەر کەسێک لەناو بازاردا دوکاندار بێت و شت بە گران بفرۆشێت دەتوانن بیگرن مامۆستایەک لە زانکۆ قسە بکات و بەدڵیان نەبێت دەتوانن بیگرن بە ناوی ئاسایشی هەرێمەوە مثلەن ڕۆژنامەنووسێک شتێک بنووسێت دەتوانن بیگرن مەلایەک لە مزگەوتێکدا قسە بکات دەتوانن بیگرن کاکە یادگار هەچەند بەڕاستی من لە زۆربەی وڵامەکان ما بێ وڵامی ئەو بەڕێزانە بە مۆچکە هەندێک لەو شتانە بەڵێ هەر لە زمانی ئەو پرسیاری دەتوانیت بەڵام خۆشم بیت من حەزەکەم ئێمە قسە لەسەر بە ڕقم کەین نەک بە عمومیات بڵین ئەوە وای کرد و هەمووی دنیایاندا پڵۆساند و هینەکە ئێمە لە ساڵی ڕابردوو کەوتینە ناو دوو ڕوودا و یان دوو ئاڵۆز بوون کە لە هەرێمی کوردستان ڕوویدا ئەوەی کە کاکە شێرزاد ئیشارەتی پێەکە کە خەڵک ناتوانێت مراقبە و ڕقابە خراوەتە سەر هەموو پەیوەندیەک یەک نەفرم پێ بڵێ کاکە شێرزاد کە لە وڵاتەی ئێمە لەسەر چونکە شەوانە هەمومان دەزانین لە فەیسبوک لە موبایل لە هەموو هەوا جیهازە ئەلکترۆنیەکان حەچی نەوعی سوکایەتی قێزەون هەیە بە هەموو سەرکردایەتی کورد دەکرێت یەکێک گیرابێ لەسەر ئەم بابەتە پاراستنی ئاسایشی پەیوەندیکردن داوای ئەفۆکەم ئەو یەکێکە لە خاڵەکان لە مادی سێ بەشی 11 نا حەزەکەم ناوی کەسەکانم پێ بڵێ کە لەسەر ئەم بابەتە گیرابێ جگە لە نووسینەکانیان کە هەمومان ڕۆژانە متابعی ڕۆژنامە و گۆڤار و بڵاوکراوەکان ئەەکەین لەسەر ڕۆژنامەکان چی دەنووسرێت لەسەر دەسڵات یەکێک گیرابێ چکە جەنابەت باسی ئەوەکەی کەوا پەیوەندی ئازاد لە وڵاتانیە بەڵام تۆ بێی مەسەلا کەسێک بێ پەیوەندی بە مخابراتێکی ئیقلیمی وە کردبێت کۆمەڵێک مەسایلی ئەمنی ئەم وڵاتە بە مخابراتی ئیقلیمی بدا و بگیرێ تۆ بێی پەنجەم خەیتە سەری بڵێ ئەمە لایەنێکی ئۆپۆزیسیۆنە یان ئەمە ڕۆژنامەنووسە یان ئەمە ئەمرە ئەمە زەیتە کەواتە چۆن نەزانن ئەگەر مراقبە و سانسۆریان نیە چۆن نەزانم کەسە پەیوەندی کردو بە لایەنێکی داخر مراقبەکە بۆ هەموو پەیوەندێک نییە من ئەرز دەکەم ئەڵێم ئەو کەسانەی کە شەوانە ئەنواعی پەیوەندی جۆرا و جۆریان هەیە بەڵام لەسەر مەسایلی ناوخۆیە باەکێکم پێ بڵێن کە گیرابێ من بەرپرسم لەم مەسەلێ لەم قسەی خۆم کە ئەیکەم بەڵام کەسێک بۆ مەسایلی تەجەسوسی بێت جیهازی تری پێ یان بە لە ڕێگەی پەیوەندی ترەوە بێ پەیوەندی بە وڵاتێکی ئیقلیمی بە مخابراتێکی دەرەکیەوە بکات بە تاکید ئەم دەستگایە ئیشەکەی ئەوەیە کە ئەڵێ مراقبە ئەکا بە تاکید لە هەموو بەزمەکان ئەزانێ بەڵام کودەسی بۆ هیچ کەسێک نەبردووە نە لەسەر بیرروڕای خۆی و نە لەسەر پەیوەندیکردنی خۆی و حتا نە لەسەر ئەو سوکایەتی کە بە سەرکردایەتی کوردیش دەکرێت نەگیراوە بەڵام لەسەر مەسەلەی تەجەسوسی خەڵک گیراوە کە هاتووە دەستی لە ناو من لە ئەندامێکی دەستەی بەڕێوەبەری ڕووداوەکەیان با بڵین خۆ پیشاندانەکەی حەڤەی شوباتم بیستووە کە ئەڵێ بەرپرسی دەستگای مخابراتی دەوڵەتی ئیقلیمیاتەوە لە بەردەستی سەرای سلێمانیا هیتافیدا و خەڵکی تەوجی کردووە چۆن تەسەڕوف بکە لەبەرەوەی ئەم جۆرە حاڵەتانە ئیشی ئەم دەستگایە کە چی سەبارەت بەوانەی بۆ نمونە تۆ ئێمە دوو کەسمان هەیە کارزان کەریم هەیە لەگەڵ سەید دەکرم ئەم دوو کەسە دەوترێت کە بەدەر لە یاسا دەستگیر کراون و ئەشوترێت کە ئۆتۆمەتانی دراوەتە پاڵیان ئەسڵی نییە و ئەوترێت کە مافی ئەوەشیان نییە بەرگری لە خۆیان بکەن و وەکو ئەو نامانەشی لە ناو زیندانەوە تەسەڕوبی کردو بۆ دەرەوە ئەڵێن مەترسی لەسەر ژیانمانەیە کەواتە ئەنجومەنی ئاسایش کە پارێزەری ئاسایش و ئەمنی هەموو تاکێکی ئەم کوردستانەیە بۆ ئەو کەسانە لەکوێیە من جگە لە پرسیار لە دوور لە نزیک سەی دەکرم ناناسم چکە خەڵکی دۆهۆکە و مەسوولی بەشی ئاسایشی ئیبراهیم خەلیل بووە سەی دەکرم ماوەی تقریبا 4 ساڵ و ئەگەر بە هەڵەدا نەچوو بووم زیاتر مەسوولی ئاسایشی ئیبراهیم خەلیل بووە سەی دەکرم پێش ئەوەی کە ئەو هەڵایی لەسەر دروست ببێ گیراوە بەڵام کە ئەڵێن سەی دەکرم بە یاسا نەگیراوە سەی دەکرم ێسا لەکوێیە لە دەستگای لە سژنێکی حکومی نییە ئەمە یەک ئەیکەواتە ئەم قسانە چیە کە ئەینێرنە دەرەوەی زیندان ئەڵێن مەترسی لەسەر ژیانمان باشە ئەمە یەکێک هەر خۆیان لە زمانی خۆیان باشە لەسەر ژیانی هەبێت ناتوانێت ئەم قسەی بنێرێتە دەرەوە
ئەمە یەکێکە لە بەڵگەکان کەوانە. دوو سەیدەکرم ئەگەر لە زیندانێکی داخراوە و دوور لە یاساگیراوە چەند جار تا ئێستاکێ ئەندامانی پەرلەمانی بەتایبەت ئۆپۆزیسیۆن چون سەردانیان کردووە. لەبەرەوەی ئێمە باشتەکان ئاوەژوور نەکەینەوە، خەڵکی خۆمان چاواشە نەکەین لە ئیجراعاتێکی یاسایی و قانونی کە لێم هەرێما چی سەبارەت گەر زۆر بە کورتی وەڵام بێتەوە چی سەبارەت بەو ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان کە ئاڵێت بەم یاسایە کە وێنەی نییە لە جیهانە ئەتوانن هەر کەسێک بیانەوێ بیگرن. زۆر بە کورتی وەڵامم بیتەوە. من حەزمە کرد بەرپرسی ڕێخەری بزوتنەوەی گۆڕان دەستنیشانی ئەو کەسانە بکە کە ئەم دەستگایە دای پڵۆساندیان گرتوێتی. خۆ من ئەرزم کردی لەگەڵ حرمەتم بەرپرسی ڕێخەری بزوتنەوەی گۆڕان زۆر بە چاکی لەم دەستگایەتی ئاگا، زۆر باشیش دەدانێ جەنابیان بەرپرسی مەسئولی دووهەمی هەموو یەکێتی نیشتیمانی بووە کە دەستگای زانیاری دروست کردووە. باشە بۆ ئەو دەستگایە ئەو کاتە شەرعی بووە کە ئەو بەرپرسی بۆ دروستی کردووە بۆ ئەم دەستگایانە ئێستاکە ناشەرعی بووە کە بە یاسا ڕێکراوە. منیش ئەم پرسیارە لە بەڕێزیەکەم. سپاس. کاگازیز دێمە لای تۆ بۆی بچینە یەک سوالما بوو ڕوخسەتەیە ئەوەی کاگ عەزیز ئیشارەتی پێدا ئەڵێ زۆر بە کورتی ئەیڵێم ئەڵێ ئەم دەستگایە ئیمکانیەتەکەی سێ بەرابەری ئەو میزانیەکەوا بۆ وەزارەتی پەروەردە ئەوەنە با بڵین چل ئەوەنە و زیاتریش بێ. باشە ئەگەر ئێمە لە هەرێمی کوردستان ئەمنیەتمان نەبێ پارە بۆ وەزارەتی پەروەردە سەرفەکەی کێ تێدا دەخوێنێ، کێ مناڵی خۆی دەنێرێتە قوتابخانە کە تەمین نەبێ ئێوارەیانی وەڕۆ. بەڵام فەرقەکەش بەو شێوەیە هەست ناکە ئێمە کە من عەرز دەکەم ئەڵێم ئەم دەستگایە لە هیچ کوێیەکی دنیا ڕقابە لەسەر مالیان نییە، بەڵام لەلای ئێمە ڕقابە خراوەتە سەر مالی. لە هیچ دەستگایەکی حکوومەت و دەسڵاتێکی دنیا ئەم دەستگایە ڕقابە خراوەتە سەر دارایی، خراوەتە سەر ئەوەی چی ئەکات، خراوەتە سەر حساباتی. ئایا ئێوە وەکو پەرلەمان ئەزانن ئەم دەستگایە پارەکانی لە چیدا سەرف دەکات؟ ئەو دەستگایە خۆیان بەرپەرسن لە شێوەی سەرفکردنی، بەڵام تۆ ڕقابە خراوەتە سەر مالیەی. یەکشت کاکە یادگار تایبەتمەندی ئەم دەستگایە ئەوە نییە هەموو کەسێک بچێت بە شێوەی سەرفەکەی بزانێ، چونکە تەماشەیەکەی بەیانی 50 کەسی کچ و کوڕ دەنێرێتە وڵاتێکی دەرەوە بۆ تەدریب و بۆ دەرس خوێندن و بۆ دەورەبینین لە بواری ئەمنیە لەوانەیە 10 ملیۆن دۆلاری تێدا سەرفکە. بەڵام ئەم سەرف بەڵام لەسەر حسابی کەرتی پەروەردە و کەرتی تەندروستی و ڕێگاوبان و کشت و کاڵ و پیشە سازی هەموو بوونەکانی ئێمە لە ژێر چەتری ئەم دەستگایە دەتوانێت ممارەسەی خۆی و بوونی خۆی بکە، چونکە ئەگەر ئێمە لە وڵاتە ئەمنیەتمان نەبێ نە پەروەردەمان دەبێت، نە تەندروستیمان دەبێت، نە شەریکات دێنە ئەم وڵاتە، نە گەشتیار کە ساڵانە سەدان هەزار ڕوو وڵاتەکان کراسێکی قۆڵ کورتەوە. ئەمانە هەموو لە ئەنجامی چاوکراوەیی و کار و چالاکی ئەم دەستگایە بۆ یەکان هەرێمی کوردستان هەولێری پایتەخت بە تایبەت بۆ ساڵی 2014 بۆتە پایتەختی گەشتیاری هەموو وڵاتانی عەرەبی. ئەوە ئەم دەستگایە و ئەم ئەمنیەتە ئەو هەموو واقعەتی هێناوەتە گۆڕێ ئێمە بتوانین کاگازی دێمە لای تۆ پێشۆی بچمە لای پرسیاری میوانەکان. خەرجیەکانی ئەمنی و بەرگری حکوومەتی عێراق لە بودجەی 2013دا 19 تریلیۆن و 702 ملیار و 296 ملیۆن دینارە. اینجا ئەوە حاڵی عێراقە کە دەیبینین. کەواتە بۆچی ئێوە ڕخنا دەگرن لەوەی کە ئەم دەستگایە 344 ملیار دیناری بۆ تەرخان بکرێت لە پرۆژە یاسای بودجەی ئەم ساڵە؟ کاکێ قسە لەسەر ئەوە نییە تا چڕادێ ئەم بودجەی بۆ سەرف دەکرێت. من باسی سێکتەرەکانی ترەکەم، من باسی کۆمەڵگەیەکی مەدەنیەکەم، من باسی کۆمەڵگەیەکەم کە پێویستی بە قوتابخانە هەیە، من باسی کۆمەڵگەیەکەم پێویستی بە ڕەفاهێت هەیە، پێویستی بە خوێندن هەیە. ئەمە ئیشکالەکەیە. تۆ فازڵ قسەکانی وتی لە غیابی ئەمندا هەموو ئەمان نەزەر بەڵێ ئەوە ڕاستە، بەڵام ئەمە ڕاستە، بەڵام ئەو بودجە زەبەلاحی کە بۆی سەرفەکەی وەکو پێویستیە بۆ نەتۆ ئەمە لەناو ئەم یاسایە شتی تێدایە بۆ نمونە، یعنی خاڵی تای خۆ تەبیقی ناکەی. باشە لەلایەن سەرۆکی هەرێمەوە بە پلەی وەزیر دامەزرێ، باشە کە لایەن سەرۆکی هەرێم بە پلەی وەزیر دامەزرێ ئەبێ بچێتەوە وەزارەت و بچێتەوە پەرلەمان و لێپرسیلەوەی لەگەڵا بکەیت. خاڵێکی تیا زۆر گرنگە هەر کارەساتە. پاراستنی ئاسایشی خۆراک و تەندروستی لە وڵاتە پاراستنی ئاسایشی خۆراک و تەندروستیمان نییە. زانی لە سنوورەکانەوە ئەم هەموو و دەرمانە خۆراک و شتە پیسە دێتەم کۆمەڵگەیەوە خەڵکیان تووشی سیل و سەرەتان کردووە. هەر بەرپرسێکی ئەم وڵاتە هەڵامەت بەڵێ ئێستاش چۆن ینی ئێستاش ئەو کوالیتی کۆنتترۆڵە کە لەلایەنی ئاسایش و دەستگا ئەمنیەکانەوە لە مەرزەکان دابین کراوەش نیمانە کە ڕۆژانە و هەفتانە بە سەدان تەن خۆراک و داودەرمان دادەگەیشتڕیلەی باریان نردۆتەوە بۆ کرماشان و باش دەستیان خۆش بەڵام دێتە کۆمەڵگە ناڵم نییە کاک فازڵجان ئاڵێم کارەساتیشی گەورەیە لە وڵاتە باسی ئێستا کە باسینەوە دوومە من ئێستا باسەکەم کە بالیژنەی تەندروستی کار ساڵی شتی دەرزی خراپ درراوە لە وڵاتی
وڵاتیان بووە بەمای مردنی بەڵێ تا ئەم لەحزێژ ئەبێ ئەوەش بڵێ. ئەو ئەمە لە 92 نەبووە، ئەمە لە پارەوە بوو، ئەتوانین بڵێین. کاکە یادگار بڵێ. ئەو حاڵەتانە حاڵەتی تیرۆر حارەتی کۆمەڵێش لەو مەسەلە کوشندانە لە هەموو وڵاتانی دنیا ئێستایشەیە. بەڵام ئێمە بۆ ئەوەی ئەگەر خۆمان یان میلەتی خۆمان چاواشە نەکەین حاڵەتێک لەم حاڵەتانە ڕوویدا نەیکەی نەگاڵە و شتەکان سفرکەینەوە کە ئەنەما دەسڵاتی ئێمە دەستگا ئەمنیەکانی ئێمە هیچی نەکردووە چونکە وەکو پێشتر ئەرزم کردن ئێمە لە ناو کۆمەڵی وڵاتە دەوردراوین هەموو ئاگریان تاوداوە بۆ سووتاندنی ئەم هەرێمە بەڵام ئارامترین جێگا ئەم هەرێمەیە. من زۆر شتمت هەر وڵام نەدرایە تۆ دەوڵەتێکی پۆلیسی دروست دەکەی سەرۆکەکەی هەرێم لە بنەماڵەیەک بێ بەرپرسی ئاسایشەکە لە بنەماڵەیەک بێ حسابی حکوومەتەکە لە بنەماڵێک بێ ئەمە دروستکردنی زۆرێک لە دەسەڵاتی بنەماڵەیە و زۆرێک دەسەڵاتی شاهانەیە و دنیای شتیوانی ئەمەیەک دووەمیان کاک فازڵ من باسی ئەوە دەکەم لەم وڵاتەیە تەحەدا ئەەکەم لە تەلەڤیزۆنەوە جۆل لێبێ بەرپرسێک بڵێ چۆتە نەخۆشخانەیەشی ئێمە وەڵڵاهی هەڵامەتێ بگرن ئەسنا ئەوروپا خۆیان چارەسەرەکەن کەواتە ئێرە ئێمە لەم ئاسایشی ئێمە ئاسایشی تەندروستی ئێمە لە بەردەم پرسیاری گەورەیە بڕوا بکە یعنی کەسی هەڵامەت بگرێ حەزەکەی ناوی هەمووی پێڵێم هەڵامەت بگرن ئەسنە خۆر ئاوا ئاسایی دەستیان خۆش بێ من باسی ئەوە ناکەم من باسی ئەوکەم کە تۆ کاکە ئەزان خەڵکەسیە لە وڵاتێکی وەکو یابانە بۆن ئەڵی بۆن ڤایرۆسی ڤایرۆسێک لە فڵان گۆشتا وەزیرەکە خۆی ئەوڵێ نیشتیوە ئەوە من خۆم لە بەرچاوی هەمووتان من باسی ئەوە دەکەم ئەڵێم ئەگەر ئاسایشی خۆراک لە وڵاتە پارێزراوە ئەمە چیم هەموو خۆراکە دێت ئەم کۆمەڵگەیەوە ئەگەر من گرتوتەوە تڕێلە ناڕۆتەوە دەست خۆش ببینێرەوە ئەگەر پەروەردەی لە هەرێمی کوردستانە بڵێن سێکتەری تەندروستی ئەوەنا بۆچی تۆ نایی لە نەخۆشخانەکانی خۆتا چارەسەری خۆت بکەی بۆ ئەم بۆ وڵاتانی خۆراوە ئەمە ئیشکارەکەیە کاک فازڵ لە وڵاتی ئێمەیە ئەم جۆرە ئەم پارێکە بۆ سەلاحەت بۆی سەرفەکرێ ئەم پارێکە بۆی سەرفەکرێ ئەم سەلاحەتێکە هەیەی ئەم دەستگایەکە ئەم هەموو سەلاحەتی هەیە و لێپرسینەوەی لە ژێرانیە ئەمە ئیشکالی زۆر گەورە دەبێت. بەڵام حەزەکەم جەنابەت ئەگەر زۆر سیقەیش ناکەی وەرە من و تۆ ئەو بەڕێزە ئەگەر ئەم بە ئەمانیش دێن بچینە نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان ئەگەر نەخۆشی ئێران نەخۆشی ناوەڕاست و بەغدا نەخۆشی سووریا نەخۆشی هەندێک لە وڵاتەکانی دەوروبەرم لەم وڵاتە پیشان نەدای هەم بە هەرزان عیلاجەکرێ هەم زۆر باش عیلاجەکرێ کاکە وانی ئاخر بۆ خاتری خۆ بەڕێژێکی زۆریش ئەچێتە ئیندستان بەڕێژێکی زۆر بەڵام نوێش و هاتووە بۆ ئەمە کەوتۆتە سەر خواستی خەڵکە دەرزی خراپێنزاکە ئینسانەکە تووشی سیل و سەرەتان بوو دەرزی خراپە لێدا کە من چی ینی تۆ لە بواری سێکتەرەکانی ترا ئیشکالی گەورەم هەبێ بە من چیەکەم ئێستا کاتی کاگیاداری قەوسێ بچووک زۆر بە کورتیا ئێمە بەڕاستی دەوری هاوڵاتیانمان بیرچوو لە ئەنجومەنی لە ناو ئەم وڵاتەیەکە چەند یارمەتی من بورە دیارە تەرکیزم لەوە نەبوو کە هاوڵاتیان ئێستا ئەو بوجە زەبەلاحی کە بۆ ئەنجومەنی ئاسایش و دەستگای ئاسایش سەرفەکرێ بیری ئەومانچەوە کە هاوڵاتیان چیان کردووە بە ئەترافی خۆیان ئەو دوو دەستگایەکە باسێکن لە کۆبنەوەکانەکە لەگەڵانیکەین ئەڵێ ئەو معلوماتانێکەوەمان دێ ئەوەی لە هاوڵاتیانەوە دێ ئەوەندە لە خۆمانەوە نییە مافی ئەوانەیە کە لەم دەستگایە بەشدار بن و ئیشی تێدا هاوڵاتیان بەڕاستی هاوڵاتانی کوردستان وشیارن زۆر ئاگایان لەو جموجۆڵی هەر جموجۆڵێکی خراپێ بۆ هاوڵاتیان لە سەردەمی شاخی شەمە دەوریان بۆ نەکەڵ سپاسانەکەم بینەرانی عزیز ئێستا کاتیەوەیە ئەو میوانە ئەزیزانە پرسیارەکانیان ئاراستە لێرە چەند کەس پرسیارەکە ئۆکەی چەند کەس پرسیارەکە یەک کەس تەواو بەس یەک کەسە چکە دوای کامێرە نایەت وڵاتان ئاگادار بن لێرە چەند کەس پرسیارەکە یەک کەس دوو کەس ئەمە سێ لێرە چەند کەس پرسیارەکە ئەمە یەک دوو سێ چوار کەسن تاوە کەستر پرسیاری نییە چوار بە سێ حەوت کەس پرسیاریە بیدە بەو کاکیانەی سەرەوە ئەمە تەواو ماماوتە زۆر دڵم لە هەت شکۆیەکەم جا لێ داینم زۆر دەست خۆش ئالان ئێمە حازرین ئەوە دەرکەوتمەوە گیان بڵێ جەو هەیە و برادری لێ نییە
یەک لە حەزا لەنگەم کێ قساکە بەڵێ دەست ناوی خۆتەڵی و پرسیارەکەشت بزان بۆ کێیە کاک فازیل کاک عەزیز کاک شێرزاد فەرموو دەست پێ بکە بەخێرات نیمانە بە ڕێزەکان دەکەم سابیر پشداری لە کۆمەڵی سکاڵا بەداداچوون پرسیارێکم بۆ کاک فازڵ بەڵێ کاک فازڵ دانانی سێ پۆستی گرنگی ئەم وڵاتە لەلایەن حیزبێکەوە لەلایەن دەسەڵاتێکەوە ئەو ئازادی ناخاتە ژێر پرسیارەوە کە جەنابەت باسی دەکەی کە کچ و کوڕێک سەعات 12 شەو دەستخەنە ناو دەستیەک و لە کۆڵانەکان یان لە پارکەکان پیاسە بکەن پرسیاری دووهەمم باسی ئەوت کرد کە 50 کچ و کوڕ ئەنێرێتە دەرەوە ئەی بۆ باسی ئەو خوێنکارانە ناکەی کە لە هەفتەی شوبات بە بەرچاوی هەموو کامێرەکانەوە بردیان نەدەرەوە خوێنکاری زانکۆ و پەیمانگاکان بوون چیان وەکو بینیما چیان پێکرا دەست خۆش سپاس تاو هێرە ئەو مایکم بیت هەرسە ئەزانم ێستا ئێمە لایەوە بە ئەم مایکەتان لا بێ بزان کێ یەکەم کەس قساکە کە پێم وتی دەست پێ بکە بەخشەگیان هاوتاگیان بە کادیرانیم باشەگیان فەرموو کەیوان لە ڕێکخراوی بەدواداچوون سکاڵا زۆر سپاسی وانەکان دەکەم کاک گیادگار پرسیارێکم لە کاک فازیلی وەک ئەندامی لیستی کوردستانی تاوەکو ئێستا و هێزە ئەمنیانی کە هەن بە نای ئەنجومەنی ئاسایشەوە تاگو سەر بەلایەنێکی حیزبێکی دەسەڵات نەبێ ناتوانن بە هیچ هێزێک لەو هێزانە دووەم پرسیاریشم بۆ تۆ هەر بۆ کاک فازیل تا وەک بینیمە لە حەڤەی شوباتە هێزە ئەمنیەکان بەبەر چاوی زۆربەی خەڵکەوە تەقان لە هاوڵاتیانی بێدەسەڵاتە کرد و تا چێ ئاسێ ئەم یاسایە ئەو هێزانە دەگرێتەوە سپاس تەواوێرە بێ بەو کاکەیە سوالی دووهەمت لوتی ئەوانەی کە لە هەفتەی شوبات تەقەیان لە خۆپیشاندەران کردەوە بوو فەرموو سامان عمەر دەستخۆشتان لێکم بۆ بەرنامەکە پرسیارەکەشمان ڕاستەی ڕست کاک فازیلەکەم ئەندە پەرلەمانە کاک فازیل جەنابتان ئاماژەتان بۆیە کە لەبەر ئەوەی کە دەسەڵاتە توانێتە حکومکردنی هەیە بە هەموو شێوەیەک ئایا ئەمە ئەوە ئەگرێتەوە کە باوکێک بە هەموو شێوەیەک لەبەر ئەوەی باوکایەتی ئەکات توانێتە حکومکردنی هەبێ بە هەموو ئەو کار و ئیشانەی کە دەکرێت بۆ نمونە ئەو سەرۆکی هەرێمەی کە بەڕێستان باستان کرد لەبەرەوەی ئێمە هەڵمان بژاردووە ڕاستە دەنگی زۆرینەیە ڕاستە بەڵام ئایا ئەمە ئەوە ئەگەیەنێت هەر شتێک بەلایانی باش و بەلایانی خراپەکەی ئەو بڕیاری خۆی بات و پاشتر گوێ لە ڕای ئەوانە نەگرێت کە ئەو یان گەیاندووە بەو دەسەڵاتە پرسیاری دووەمیشم هەر لە بەڕێستانە ئایا باسی نەخۆشخانەی ئەهلی ناکەم لە نەخۆشخانە حکومیەکاندا و لە خوێندنگا حکومیەکاندا ئەکسەریەتی مناڵانی کاربەدەستی ئەم هەرێمەی ئێمە ئەکسەریەتیان ڕێژەیەکی زۆرینەیان لە نەخۆشخانەی ئەهلی چارەسەرەکرێن و پزیشکی تایبەتیان هەیە بە ئایلەیی و مامۆسای تایبەتیان هەیە لە کاتی هەر بوونی کێشەیەک گرفتێک لە خوێندنەکانیاندا لە ڕووی خوێندنەوە و نایەنە خوێندنگا حکومیەکانەوە بە سەراحە دەمانە ئەوترێت لە خوێندنگای نمونەی دەخوێنن و بۆچی جیاوازی دەکرێت لەگەڵ مندا و لەگەڵ ئەو خوێندکارانی تردا کە لەبەر ئەوەی فترەتی من وا بووە لە شعبیم ئەو لە منداڵی کەسایەتیەکە لە کەسایەتی وڵاتەی کە ئێمەوەمان هەڵبژاردووە سپاس کاک سامان تاو ئێرە باش لەوێ مایکەکە لای کێیە فەرموو ئاسۆ عەلی ئەندام لە کۆمەڵەی سکاڵا بە دوواداچوون من سەرەتا دەستخۆشی ئەو بەرنامێتان لێکم بەخێراتنی و میوانە بە ڕێزدا ناکەم من کاکە یادگار من پێشەشی پێشنیارێکم بۆ جەنابە هەیە ئەوەیە کە ئەگەر بکرێ
کەمێک کاتیم ئامادە بۆ بەڕێزانی ئێرە زیاد بکرێ شتێکی خراپ نییە بۆ حکومەی کە لە بەرنمەکانی ڕابردووە ئێمە بینیومانە ئامادەبووی وا هەبووە بڕوات بێ یعنی نەیزانانی و پرسیارەکەی چۆن کردووە ئەوە نەپەلەپەل کراوە لەلایەن بۆن منە بڵین پێشکەشکاری بەرنامەکە چونکە لە کۆنتترۆلەوە پێمەڵەن کاتەکە نزیکە بێتەوە لە تەوابوونەوە کاتێکی دیاریکرا بۆ میوانەکان دانراوە بەڵام پێشنیازەکەت لە بەرچاوگرین دەست خۆش سواز پرسیارەکە من پرسیارەکە من بۆ کاک فازڵ بەشارەتیە تەبەن خۆی لە وڵاتانی جیهانە ڕێکخراوی دەستگای ئەمنی هەیە بەڵام بە ناوی جیاوازەوە لە هەرێمی خۆشمان بەدەر نییە لە وڵاتانی ترکە ئێمە بۆ ئەنجومەنی ئاسایشمانەیە بۆ نمونە ئەگەر نمونێ وەربگرین دەستگای CIA ئەمریکی هەیە کە ئەم دەستگایە بە پێی یاسا دامەزراوە لە هەرێمی کوردستانیش بە هەمان شێوەیە ئەوەی کە گرینگە لێرە ئەوەیە کە دەستگای CIA ئەمریکا لە ماوەی 20 ساڵ یان 15 ساڵ جارێک یەکێک لە خاڵەکانی یاساکەی ئەوەیە کە زانیاریەکان بە هاوڵاتیانی خۆیان ئەدەن هەموو 100 ساڵ جارێک هەموو 100 ساڵ جارێک ئەو زانیاریانی کە گرنگ و نهێنیە ئاشکرایەکەن بەڵێ چی پێویستیان بەو 56 ساڵە نییە کە لە ڕابردووە ئەو زانیاریانیان هەیە ئایا ئەو پرسیارم لە کاک فازڵەوەیە ئایا بەپێی ئەو یاسایی کە ئەم ئەنجومەنە دامەزراوە بڵێن ئەو هینە هەیە چۆن بڵێن ئەو ئەتوانن ئەو زانیاران لە چەند ساڵی ڕابردووە بدەن بە هاوڵاتیانی هەرێم یاخود نەخێر ئێمە تەنها مەبەستمان بە هەدەردانی سامانی وڵاتە و کە دەبینیت بڵێن ئەندامێکی زۆر لەو ئەنجومەنە پێم وایە بێ 6,000 ئەگە هەڵە نەبم 6,000 ئەندامی هەیە ئەنجومەنی ئاسایش کە وەکو مامۆستا عەزیزیش باسی کرد سەرۆکەکەیان کە مەسرور بارزانیە بە پلەی وەزیر بڵێن دامەزراوە و 4450 ئەندامی پێم وایە بێ پارتی و باخی بمێنێتەوە بۆ یەکێتی کەواتە سەراحەتی دەسەڵاتی زۆرینە بەدەست پارتیوێ لێرەیە کابینی مۆرکێکی حیزبایەتی و بنەماڵیشی زۆر پێوە دیارە ئەنجام مەبەستەکەی من لێرە پرسیارەکەم ئەوەیە کە ئایا ئەم یاسایی کەم ئەنجومەنەی دامەزراوە لەسەری یەکێک لەو خاڵانەی تایە کە بتوانین دوای چەند ساڵ جارێک تۆ هینەکە بگەێنی بڵێن ئەو زانیارانی کە کۆ کردوتوانێت بە هاوڵاتیانی خۆتی بێ بڵێ من ئاشکاری چالاکیمە بەڵێ پرسیارێکیشم بۆ مامۆستا عەزیز ئەوەیە بەڵێ گەر زۆر بە کورتی بێت چووکە پێمەڵێن کات تەواو پرسیارێکم بۆ مامۆستا عەزیز ئەوەیە هەرەوەی کە خۆش جەناب ڕەشبینی بەرامبەر بەم ئەنجومەنی ئاسایشە ئەمە پرسیارێکی داخراوە بۆ مامۆستا و پرسیارێکشم بۆ کاک شێرزاد ئەوەیە کە تەبەن ئێمە ئەبینین ساڵانە شتی ناوازە ڕۆدا لەم هەرێمی کوردستانەیە ئەوەیە کە بڵێن زۆرینەی چۆن بڵێن لە سەلاحەتی ئۆپۆسیزۆن و هاوڵاتیانە نییە کابینین سەرەتا لەلایەن ئۆپۆزیۆنەوانێ ڕخنەیەکی زۆری لێ ئەگیریە بەڵام دواتر وردە سار دەبنەوەنێ ئەنجومەنی ئاسایشیش بەدەر نییە لەوە بڵێن بەدەر نییە لەو ڕخنانە ئایا بۆچی هۆکار چی بوو لەوەی ئێوە کە سار بنەوە لەو ڕخنانە و دووارە سپاس بۆ تۆش دوای ئەو ناوبڕ وەرگرین اینجا باش ناوبڕێک وەرەگرین و دوای پرسیارەکەت بکە باشە گیان بەڵێ بینەرانی عزیز پاش ناوبڕێک وەڵام بۆ ئەو پرسیارانە وەرەگرینەوە و ئەو میوانانەشی کە پرسیاریان ماوە ڕێگەیان پێدەین پرسیارەکانیان بکەن بینەرمان بن